بەکارهێنانی کەسانی پیاوکوژ و چەقۆکێش لەلایەن گەندەڵ و دیکتاتۆرەکانەوە بۆ یەکلایکردنەوەی کێشەکان و سەرکوتکردنی نەیارەکانیان مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئەم بەڵتەجی و چەک بەدەستانە بە پاڵپشتیە و دەسەڵاتدارانی حساب بۆ یاسا ناکەن، گێچەڵ بە هاوڵاتیانی هەژار و بێپشت و پەنا دەکەن و سڵ لە هیچ جۆرە سوکایەتی وازاردانێک ناکەنەوە. هاوڵاتیانیش کاتێک سکاڵایان لەسەر تۆمار دەکەن یان دەستگیر ناکرێن یاخود ئەگەر دەستگیر کران بە فەرمانی ئەو دەسەڵاتداری خاوەنیەتی ئازاد دەکرێت. بە درێژایی مێژووە و کەسانی خوێنڕێژ و چەقۆکێش بوون، دەسەڵاتدار و سەرکردا دیکتاتۆرەکان هەندێک جار بەنهێنی و هەندێک جاریش بە ئاشکرا لە زیندان ئازادیان کردوون و باندی مافیاییان لێ دروست کردوون بۆ ئەوەی ئەو تاوانانەی هێزە ڕسمیە چەکدارەکان ناتوانن بۆیان ئەنجام بدەن لە ڕێی ئەمانەوە جێبەجێ بکەن. لە دوای شۆڕشی فەڕەنسا ناپلیۆن بۆناپارت نزیکەی 10,000 پیاوکوژ و تاوانباری لە خۆی کۆ کردەوە کە لە کاتی وتارەکانی داوەک هاوڵاتی مەدەنی کۆ دەبوونەوە و چەپڵەیان بۆ لێ دەدابوو. سەرکوتی ئەو کەسانەشیان دەکرد کە دژی ناپلیۆن قسەیان دەکرد. هەروەها لە کاتی دەسەڵاتیدا ئەدۆڵف هیتلەر سەرۆکی ئەڵمانیا لە پیاوکوژ و تاوانبارەکان دەستەیەکی پاسەوانی هەبوو کە ئەو فەرمانی کوشتنانی گرنگ بوون و کەسی متمانە پێکراویان دەویست لە ڕێی ئەمانەوە ئەنجامی دەدان کە بە هێزی SS ناویان دەرکرد بوو. لە ئێرانی شەقۆکێژ و پیاوکوژەکان بۆ ئەنجامدانی کودەتا و کوشتنی هاوڵاتیان بەکارهێنراون. بەتایبەت لە کاتی کودەتاکەی سەر دکتۆر موسەدیق لە ساڵی 1953 زیاتر لە 500 پیاوکوژ لە ڕۆژی کودەتاکەدا ڕژانە بازاڕەکان و بنکە و بارگای لایەنگرانی موسەدیقیان سوتاند و بەشێکی لایەنگرانیشیان کوشت. ئەمە بەدەر لەوەی ڕەزاشای پەهلەویش خۆی یەکێک بوو لە پیاوکوژەکان و بەر لەوەی بەو جۆرە ناو دەربکات ئەندامی یەکێک لە گروپە پیاوکوژ و مافیاکان بوو. لە وڵاتانی عەرەبیش دیاردەی بەکارهێنانی ئەو کەسانی دەستیان دەچێتە خوێنی هاوڵاتیانی بێتاوان و کوشتنیان لە ئاسایی بۆتەوە بە شێوەیەکی بەرفراوان هەبووە. بەتایبەت لە شۆڕشەکانی بەهاری عەرەبیدا لە وڵاتێکی وەکو میسر گروپێکە پێیان دەوترا بەڵتەژیەکان بەلاماری خۆپیشاندەرانیاندا تا ئەوەی بە شەقۆ و کەور و زنجیر چەندین خۆپیشاندەریان کوشت. هەرێمی کوردستانیش بە دەرنەبووە لە بەکارهێنانی مافیا و پیاوکوژ و چەقۆشێن بۆ ترساندن و وەرگرتنی باج و سەرکوتی هاوڵاتیان. دیارترین حاڵەتی بەکارهێنانی کەسانی لە یاسالادەر و بەڵتەجی لە کاتی خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتی ساڵی 2011 بوو کە تێیدا چەندین کەس بە جلوبەرگی مەدەنیەوە و بێ ئەوەی ناو ناونیشانێکی فەرمیان هەبێت هێرشیان دەکردە سەر خۆپیشاندەران و چالاکوانان و هەڕەشەی کوشتنیان لێ دەکردن و بە شێوازی جۆرا و جۆرە ئازاری خۆپیشاندەرانیان دەدا. هاوکات ڕۆژانە بە ئاشکرا و بە ڕۆژی ڕووناک چەکدار بە جلی مەدەنی و فەرمیەوە هەڵدەکوتنە سەر هاوڵاتیان و ئازار و شکنجەیان دەدەن و سوکایەتیان پێ دەکەن. بە بڕوای هاوڵاتیان و شارەزایان زەمەنی بەکارهێنانی بەڵتەجی و تاوانباران بۆ سەرکوتکردن و ترساندن بەسەر چووە و دەبێت هەرچی زووە دەسەڵاتداران مافیاکانی دەوریان کۆ بکەنەوە و دەست لە پشتیوانی و بەکارهێنانیان هەڵبگرن.